دەرگایەکی چارەسەری کێشەی نێوان هەرێم و بەغدا دەکرێتەوە و ستاندەریش زانیاری ئاشکرا دەکات. گۆڕانکاری گەورە ڕوودەدات و ئەمریکا هێزێکی گەورە دەباتە ڕۆژاوای کوردستان. ئاماژەکانی هێرش بۆ سەر بەندەرەکانی ئێران بۆی فلیسکردنی دڵی ئابووری تاران دەرکەوتن. دوای ئەوەی دوێنێ ئاژانسی ڕۆیتەرز ڕایگەیاند سوودانی و حکوومەتی هەرێم لە گفتوگۆکردندان بۆ ئەوەی بەهۆی جیرانی گەروی هورمز باشەیەک لە نەوتی عێراق لە ڕێگەی بۆڕی نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێت. با گوێرەی زانیاریەکان ڕێکەوتنێکی سەرەتایی کراوە لە هەفتەی داهاتووەوە ڕۆژانە 250,000 بەرمیل نەوتی کێرکووک و باشەکانی دیکەی عێراق لە ڕێگەی بۆڕی نەوتی هەرێمی کوردستان هەناردەی بەندەری جیهان دەکرێت. هاوکات بە گوێرەی زانیاریەکان لە داهاتوودا ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت بڕی هەناردەی نەوت زیاتر دەبێت و بۆڕی نەوتی کوردستانیش لە توانایدایە ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەوت هەناردەی بەندەری جیهانی تورکیا بکات. سەرچاوە میدیاکانی ڕۆژاوا ڕایانگەیان هێزەکانی ئەمریکا کاروانێکی سەربازی گەورەیان لە هەرێمی کوردستانەوە بەرەو بنکەی قەسرەک لە باکووری شاری حەسەکە لە ڕۆژاوای کوردستان ڕەوانە کردووە. ئەم بنکەیە بێکێک لە گەورەترین بنکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە باکووری ڕۆژهەڵاتیە وڵاتەدا دەنرێت. ئەم هەنگاوە دوای تێپەڕبوونی 2 هەفتە دێت لە گواستنەوەی کەرەستە سەربازیەکان لە هەمان بنکەوە بۆ هەرێمی کوردستان کە ئەو کات دەنگۆی ئەوە بڵاوبوویەوە ئەمریکا بە تەواوی بنکەکە چۆڵ دەکات. بە پێی سەرچاوەکان ئەم بڕیارە نوێیە دوای ئەوە دراوە کە بەرپرسانی واشنتۆن ڕایانگەیاندووە نزیکەی 80% توانەکانی موشک و فرۆکەی بێفرۆکەوانی ئێران کە هێرشیان دەکردە سەر بنکەکانی ئەمریکا و وڵاتانی ناوچەکە لە ناو براون و مەترسیەکان کەم بوونەتەوە. ئەمڕۆ یەکەمین ئاماژەکانی ئەگەری هێرش بۆ سەر بەندەرە استراتیژیەکانی باشووری ئێران دەرکەوتن کە ترسی وێران بوونی زنجیرەی ناوەندە بازرگانیەکانی لێکەوتۆتەوە. چاودێران پێیان وایە ئامانجکردنی بەندەرەکانی وەک خارق بەندەر عەباس گۆڕانکاری گەورەیان دەبێت لە استراتیژی ئەمریکا بۆی فلیسکردنی تەواوی ئابووری ئێران و بڕینی سەرچاوەی داهاتینەوت. پسپۆرانی سیاسی ئاماژە بەوە دەکەن کە کۆنتڕۆڵکردنی دوورگەی خارق دەکرێت وەک کارتێکی فشاری گەورە دژی تاران بەکار بێت. بەڵام وێرانکردنی تەواوەتی ئەو بەندەرانە دەبێتە هۆی کارەساتێکی ژینگەی و تێکچوونی دابینکردنی وزەی جیهانی. زەڵمای خەلیلزاد باوێزی پێشووی ئەمریکا لە عێراق دەڵێت بۆ ئەوەی زیانی بۆ سەر وزەی جیهانی نەبێت پێویستە ئەمریکا کۆنتڕۆڵی ئەم دوورگەیە بکات کاریگەری لەسەر ئابووری ئێران و سوود وەرگرتنی 90% فرۆشتنی نەوت لە ئێران کەم دەکاتەوە.